جیاواز لە شارەکانی دیکە یەرێم لە شارەدەی تەوێڵە لاورامان بەوەی سەختی و دژواری بەشێک لە کۆڵانەکانی بە گوێدرێژ و ئەسب خۆڵ و خاشاکی ماڵان کۆ دەکرێتەوە. دروستکردنی خانوەکان لە قەتپاڵی شاخ و کێوەکان سەختە، لەوەش سەختتر ئەوەیە هەموو ڕۆژێک بەم شێوەیە و لە کۆڵانە تەسک و دژوارەکانی ئەم شارەدەیەدا زەبڵ و خاشا کۆ دەکرێتەوە. ئەم گوێدرێژ و ئەسپانەش لەلایەن خاوەنەکانیانەوە هێنراون و موچەی تایبەتیانەیە. ڕاستە بەس ئەو کۆڵانانەیە ئێمە هەر لە ماسەپلانی ئێمەشە، یعنی ئەوە نییە کە ببن بە کۆنکریت یاپانیان لە 2 مەترەوە بووبێ بە 4 مەتر یان بووبێ بە بەمانە سلۆپی پێڵێن ئێمە لە جادا سلۆپەکان تێک بەی بۆی بێتە خوار هەر ناچات پلیکانەیە خۆشتانزان ئامێر بە قادرمان ناچێت. حەلیکەش ئەبێت تۆ بە کارگوزار ئەمیشە بکەیت، بەمانە کارگوزار بچێ بەو گەڕەکانە بگەڕێ و سەتڵەکان لە خەڵک کۆکاتەوە بەدەست بێنێتە خوار. بەس ئەماگە وڵاقێکە بێ کۆڵەکشنت بۆ بکا کۆی کاتەوە پێم وایە باشترە و فکرێکی باشیشە. پاکردنەوە و کۆکردنەوەی زەبڵ و خاشاکی تەوێڵە لەلایەن کۆمپانیایەکەوە جێبەجێ دەکرێت، لە 18 کرێکار و 4 وڵاقدار پێک دێت. نوێنەری ئەو کۆمپانیایش دەڵێت ناچارن بەو شێوەیە کار بکەن، چونکە ئامێری پێشکەوت و ئۆتۆمبیل ناچێتە ئەو کۆڵانانە و تا ئێستاش هیچ کێشە و گرفتەیەکیان ڕوبەڕوو نەبووەتەوە. من خۆم وەکو نوێنەری کۆمپانیا چاودێریانەکەین وەزائیدەن شارەوانیش شارەوانی تەوێڵە ئەوانیش نوێنەریان هەیە لێرە، ئەوانیش چاودێریمانەکەن و بە هاوکاری ئەوانەوە بە هەردوو لە پاک ڕاگررتنی شارەکەمان ڕاگرتووە و هیچ مشکلەیەکمان نەبووە. کارەکە بە شێوەی تیم و ڕێکخراو بەڕێوە دەچێت. تا ئێستاش هیچ جۆرە شێوازێکی دیکە نییە بۆ کۆکردنەوەی زەبڵ و خاشاکە و ماڵانەی شوێنەکانیان سەختە. تەنها ئەوە نەبێت لە ڕێگەی وڵاخ و گوێدرێژەوە کۆ دەکرێتەوە. بەپێی زانیاریەکانی پەیامیش لە سیەکانی ڕابردوودا هەر بەم شێوەیە زەبڵ و خاشاکی بەشێک لە ماڵانی تەوێڵە کۆکراوەتەوە. تەوێڵە تەبیعی دیارە خۆی سێ شوێنی سەرەکیە مالێ دەرچلانە بەرامبەر وەکو وڵاخ بۆمان بەکارمان بۆ نێناو لەبەری شوێنەکانیەوەی ئەو شوێنی تۆ سەخت بێ وەکی ترێن نەخوارەوە شوێنەکەی باشترە، بەڵام ئەوەی مالێ دەروچلانە ئەو شتەمان بەکارهێناوە وەکو وڵاخ مەسەرن کە ئەو بەکاریان ئەو شتانە. ئێمە ئەم شتەش شتێکی زۆر باشە، بەڵام بەس ئێمە کاتی خۆی هەر لە تەوێڵە ئەم شتانە هەر هەبووە. هەر وڵاخێک لەم وڵاخانە لە کۆمپانیا دامەزراوە موچەی تایبەتی هەیە لە 100,000 بۆ 150,000 دەبێت. لەگەڵ ئەوەشدا ناوچەکە سیمایەکی پاک و خاوێنی پێوە دیارە و 3 ساڵ جارێکیش گرێبەسییان تازە دەکرێتەوە. ئەم شێوازی هەڵگرتنەوەی زەبڵ و خاشاکەش لە شارەکان و ناوچەکانی دیکە بە حاڵەتێکی دەگمەندا دەنرێت و هاوڵاتیانی ناوچەکەش گلەییان نییە. ئەگەرچی لە شارەکانی هەرێمی کوردستان پشت بە ئامێرە پێشکەوتەکان دەبەسرێت بۆ کۆکردنەوەی زەبڵ و خاشاکی ماڵان، بەڵام لە تەوێڵە بەوەی سەختی و تەسکی کۆڵانەکانیانەوە پشت بەم ئاژەڵانە دەبەسرێت. بە پێی وتەی هاوڵاتیانیش سیستەمێکی پێشکەوتووە و تا ئێستا لێ ڕازین. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام، شارەدەی تەوێڵە هەورامان.